هاتوومەتە قەزای مەخمور و دەمەوێت بەدواداچوونێک بکەم لەسەر ئەو دەنگۆیانەی کە باز لەوە دەکرێت بە شەوان چەکدارانی داعش لە چیای قەرەچووغەوە دێنە گوندەکانی سنووری قەزای مەخمور و بەشێکیش باز لەوە دەکرێت کە دێنە نێو سنتەری قەزای مەخمور. دەمەوێت لەسەر زاری هاوڵاتیانی قەزای مەخمور مەترسیەکانی داعش لێرە باز بکەم و دواتر لە بەدواداچوونەکەمدا بپرسم چەکدارانی داعش بە چ شێوەیەک دێنە نێو سنتەری قەزای مەخمور و گوندەکانی دەوروبەری و سەرچاوەی بە ئیشەتی ژیانیان چۆنە و بە چ شێوەیەک دەژین و خۆراکیان لەکوێ دەست دەکەوێت. لەگەڵم بن. ئەمە لە مەخموری وەزەمان زۆر خراپە. یەک لەوان ئەومان نییە زۆر بێ ئاوی مەسەلەن منتەقەکەی مەخموری مەترسیش زۆری لەسەرە، یعنی ناوێرین بە کەیف خۆمان بچینە ئەو لە دەغدارمان دەستێنن، تڕمبێرمان دەستێنن، دەڕاستە چشمان دەستێنن. ئەو شو ناشوێت کە لێرە لە پلا سوان 5-6 پاسە دەغریان سوواندیە. مەسەلەن مەترسی گەلێک زۆر هەیە، ئەمە عەزمانی پێشتری پێشمەگە لێرە بە ئەمە زۆر دەرمان تەئەمین بوو، زۆر مرتاع بووین، زۆر بەخۆشی دەژیان. ئێستا ئەو جێشەی بێ سەروبەرە جێژێکی نەزم کووە ناتوانم قسە بکەم ڕوبەڕووتاندا لەبەرەوەی ناتوان ئەمە سمێنی مەسەلەن لە گوندی ئەوانە بمانگرن نەمان کوژە دەرێم وزدی مەقسەی دەکەن. ئەگەر پێم بڵێ داعش چەند لە مەخمور نزیک داعش داعوتەوە لە پشت سایلوێ باب لە پشت سایلوێ ئێستا 10 دقە لە مەخمور دوێ داعش احتیمالی دێ و دەڕوا و کەس لێ پێچوونش لێگەر ناکە. فەرمووت هاتینە گردەشینی هاتینە مەلەکاغی و هاتینە کورداندوری و لە گرگراوی و لەو جیانە و لەو جیانە و سەرن سەتە پسێکی چیای پێشمەرگەی لێیە، ناوەندی چیای داعشی لێیە، خواتر حکومەتی عێراقی لێیە. یعنی ئەمە ئەو فلیمە نەزم کۆ لۆمان لێ دەنەوە. زۆر لە وەزعی بێزارین بە 30 ساڵیشمان نازن چۆ بڕۆین، ئەین زۆر بێزارین، کەس شانامان نایە. فلیمەکە لۆمان لێ دەدەن لەو ملەتە قوربەسەر بێ ساحیبە و بە شوڕوت و وەختی فەلاعەتی وەختی دان ئەوەیە گەن و جوێ و نازانین چ بکەین. مەترسەکانی داعش لە چێ قەرەچووغ لە هەردوو بەری چێ قەرەچوو زۆرە، لە بۆ گوندەکان زیاترە نەک لە بۆ ناو شاری مەخمور. لەبەرەوەی شاری مەخمور لەوانەیە ئەو ڕێژە هێزەی تێدا بێتن کەوا بتوانێتن بەر لە هێرشەکانی داعش بگریتن و خۆشمان دەزانین داعش وەک پێشووتر نییە کە هەمەڕی هەبێ و هێزی وهای هەبێتن کەوا بتوانێتن دەست بەسەر خاکدا بگری. ئێستا و هەڕەشانی کە داعش هەیە هەڕەشەیە لە گوند نشینەکان، لە جوتیارەکان، لەوانێک کە دانوێت درونێنە بکەن، لەوانێکەوە مەڕدارن لە بە هەردوو بەری شاخی قەرەچووغ هەڕەشە لەوان دەکرێت. بەڵام بۆ ناو شارۆچکەی مەخمور ڕۆژەکە ئارامتر و باشترە. قۆناغی خۆڕێخستنەوەیان تاوا کردێ سەردارانی داعش کە لە شاخی قەرەچووغن. شاخی قەرەچووغ پشتێنەیە بۆ مەخمور، هەردوو بەشی چەپ و ڕاستی مەخمورە. مەخمور وەکو ئەوەی باسم کرد لە ڕووی جیۆپۆلیتیکەوە ئەهمیەتی زۆری هەیە، 4 شار بەیەکەوە دەبەستێتەوە. شاخی قەرەچووغ زیاتر لە 25 تا 28 کیلۆمەتر درێژیتی. داعش دەتوانێت یاری خۆی تێدا بکات لە سنوورەکە. بڵێ داعش وەکو سەرەتا ئاماژە پێکرد قۆناغی خۆڕێخستنەوەی تاو کردی، ئێستا قۆناغی دەرچوونی تیمەفارزی بچووک. لەم ماوەیە چەکدارانی داعش جم و زۆڵیان هەبووە، جم و زۆڵی بەردەوامیشان هەیە، مەفارزیان دێ، بەڵام بۆ نێو شار و بۆ دەوروبەری شار نامە دوورە لە ڕاستی، بەڵام دێن بە دووری زیاتر لە 15 کیلۆمەتر ڕۆژئاوای مەخمور یاخود باکووری ڕۆژئاوای مەخمور ئەم جوولانیان هەیە. حکومڕانەتی عێراقی دەستەبەری مافەکانی خۆیان بکەن، هەرچێ پێکاتێکە سوننە و کورد و شیعەیە. من پێم وایە یاخود ئەگەر ئەمریکا بەرژەوەندەکانی خۆی نەپێچرێت لە عێراق، من پێم وایە ئەمریکا یاری خۆی دەکاتن لە ساحەکە. ئەو چەکدارانە ئێستا لە شاخی قەرەچووغانە دەتوانێت سودگەرێکی لێ بینیتن بۆی بتوانێت پشێوی یاخود ئالۆزی جارێکی تر بخێتەوە نێو وەسەتی عێراقی بکە، بە تایبەتی شوێنی سونە نشینەکانە. سەروی 300 لە سەروی 300 لە مەخمور لە شاخی قەرەچووغانە شاخێکە بۆ زانیاری بینەرانی کەناڵەکەتان 1 دڵۆپ ئاوی خواردنەوەیتیان نیە، هیچ خواردنێک لە نێو ئەو شاخە نیە. بۆ خۆتان هەسەگانی بۆ بکەن و ئێوە خەڵکی وشکارن لە بەتایبەتی بینەرانیش ئەمڕۆکە وەکو پێشان نییە. من 300 چەکدار لە شاخێک بی زیاتر لە 300 چەکدار چۆن دەژی خواردن لەکێ دەستە بەردەکاتن، چۆن دەتوانی ئاو دابین بکاتن. ئەمە پرسیارێکە بۆ
خەڵکی هۆشیار دەهێلمەوە بە ئەوان بۆ خۆیان بڕیاری سەردە زیاتر لە 15 خانەوادەی تایە 3 تا 5 کەسیان ژنانی ئێزدین کە قیادەکانی داعش لەگەڵ خۆیان هێناوێتە لە شاخە دایانناوە بەڵێ منداڵیشیان هەیە خێزانە ئەوەی لەم بە دوواداچوونە بینیتان ڕای هاوڵاتیانی قەزای مەخمورە کە باز لە مەترسیەکانی داعش دەکەن و دەڵێن بەردەوام چەکدارانی داعش بوونەتە مەترسی بۆ سەر ناوچەکە و بەشێکی تریشیان دەڵێن هیچ مەترسێکی لەسەر سنتەری قەزای مەخمور نییە بەڵکو ئەوەی هەیە مەترسیەکان لە چیای قەرەچووغەوە بەشێک لە گوندەکانە من دەمەوێت لە کۆتاییدا ئەوە بڵێم خەڵکی مەخمور داوا دەکەن کە هێزەکانی پێشمەرگە جارێکی تر بگەڕێنەوە قەزای مەخمور بۆ ئەوەی مەترسیەکانی چەکدارانی داعش لە سنوورەکە نەمێنێت. بڕیار محەممەد، ئاژانسی ڕۆژ نیوز، مەخمور.